سڵاوتان لێ بێوم کاتتان باش ئێواری سلێمانیتان پێشکەشەکان بۆ ئەمڕۆ پرۆگرامێکی زۆر تایبەتم بۆ ئامادەکردوون لەگەڵ خانەوادەیەکی هونەرمەند کە ئەوانیش بەڕێزیان کاکشیار محەممەد کە وەکو ڕۆژنامەنووس شاعیر مۆزیسیان لە ئێمە میوانە لەگەڵ کچە جوانەکە بە ناوی خاتوو ستێلا ئەمڕۆ لە ئێمە میوان کار و چالاکیەکانی خۆیان بۆ ئێمە پیشان دەدەن. کاکشیار بەخێربێی. سپاس. ستێلا گیان بەخێربێی. کاکشیار پێم خۆشە سەرتا لەوە دەست پێ بکەم یەکەم پرسیار لە تۆ دەست پێ بکەم بزانم کاکشیار بەوە ناسراوە کە ڕۆژنامەنووسە شاعیرە مۆزیسیانە بزانم پێت خۆشە کاکشیار بە کامیان زیاتر بناسرێ؟ وەڵاوەکو خەونێکی بچوو بووم گەلا کاتی بچوو بووم خەونەکە بەردەوام مەسەلەی ڕۆژنامەنووس لە ئێمە هەبوو یعنی حتا من زاکۆم تەواو کردووە بەم ڕایگەاندن کار یعنی وەکو ڕایگەاندن ئیشی کردووە دەست پێ کردووە زووژی دەست پێ کرد یعنی ئەو کاتە پۆلی حەوت بووم تەمەنی تقریبا 12 ساڵی من شت ئەنووسینم بەڵام دەست پێکردنەوە ئەدەبی بوو یعنی من چیرۆک نووسی بوو تشتی ئەوە مەسەلەی ئەتوانم بڵێم لە مەکتب ها ڕۆژنامەنووسی مەکتب هەیە تایبەتە بە مەکتب بەشدار بوومە لەوانە ئەتوانم بڵێم زیاتر بە ڕۆژنامەنووس خۆی ئەبینم بەڵام مەسەلەی میوزیک مەسەلەی شعر هەڵبەست زیاتر ئەمانە وەک ئەتوانم بڵێم ڕۆژنامەنووس ڕۆژانە بەخەو ئەکەم خەڵک بەخەو ئەکەم خواردنی بۆ هەموو کەس بۆ مەسەلەی ژیان و ڕۆژانە بەڵام موزیک و شعر خواردنی ڕەحم خواردنی جانم یعنی هەردووکان مەسەلەی ژیانت بالضبط جوانەکەیە زینەیە پرتووکە ئەتوانە هەموو شت پێ بڵێ ئەمە تایبەتە بە ڕەحە بەڵام ڕۆژنامەنووس وەکو کار وەکو ئیش وەکو خەونە وەکو ئەمە دەست پێکردە ئاوایە ئەتوانم بڵێم ڕۆژنامەنووس زیاتر خۆی لەم مەجاالە ئەبینم زیاتر یانە باس لەوە کە تەمەنت زۆر کەم بۆ دەست کردو بە نووسین لە وتار و لە ڕۆژنامەکانە بزانم ئەو نووسینانت چی بوون کە نووسیوتە بۆ تەمەنە کەمەوە مەسەلەن ئەو ئیشانت پیشانی یەکێک لە خۆت گەورەترت یاوەیان لەو ڕۆژنامانە کە بڵاو بووتەوە خەڵک خوێنەری بۆ چۆن بوون ناسیویانیت؟ من طبعا بەداخەوە لە ئێمە لە منطقەی ڕۆژ ئاوا منطقەی کوردستانی سووریا ئێمە زمانی کوردی نییە قەدەغەیە تازان کۆ تەوام کردووە بە عەرەبی کەلتورم و ثەقافەیم هەموو خوێندمە کتێبێکی ثەقافی بە عەرەبی مەجبورم بە عەرەبی بنووسینم ئەوە تشتێکی بەدەستمە نییە من ممکن بە کرمانجی بنووسینم وەکو عەرەبی تعبیر ناکە چونکە من خەون بە عەرەبی ئەبینم تێگەن ئەم مۆزوعێکی پەیوەندی بە من نییە پەیوەندی بە مەسەلەی فیزیۆلۆژیە و پەیوەندی بە مەسەلەی ئەو ژینگەیە کە ژینگەیەکی یعنی نە ئەسایە بوو ژینگەیەکی نە قانونی نەبوو تێگەن بۆەوە من بە زمانی عەرەبی نووسیم ئەو کاتە مەجلەی العربی سەغیر هەبوو یعنی عەرەبی بچووک وەختێن کە تابعی ئیماراتە من بەشدار بووم وابزانم تقریبا 4000 چیرۆک هەبوو لەو 4000 چیرۆک سێ کەس تۆ یعنی هەڵبژاردووە من سێم کەس بووم لەسەر ئەو کاتە ئەو کاتەژی پەرە بۆ مناردن یعنی ئەو پەرە زۆر کەم بوون بەڵام لای بلایمە زۆر گەورە بوو من تشتێکی ئەتوانم بەرهەمێکی بینم دیاتر من تأثیرم ممکن بە مامم هەیە مامم لە مەجاالی وەسەڵی تەمسیل و ئاکتەر و ئەکتەرێکی گەورەیە لە سووریا لە مەسەلەی نووسین و مەسرح زۆر بەشدار بووە ئەتوان تشتێکی پێدا بڵێم ببوورە یعنی تشتێکی زۆر تایبەتە بە نووسینی من لە ماڵ بووم ئەو کاتە مەسەلە ماڵم کرێکی بووم باوکم نەخۆش کەوت ناتوانێت کریە خانوو بدەێت تا ئەو گەیشتی ئەو مەرحەلە مامم ئەمەی ئاکتەر خانوو نەخانوە جوورێکی هەبوو لە ماڵی باپیرمە ئەو طبعا خۆی خەریجی مەسرح ئەدەبی مەسرح و ئەدەبی عالەمی هەموو شت لای هەیە ئێمە طبعا خۆی بەخش کردووە بۆ باوکن وتی ئەم جوورە بوت و ئێمە ئەچم دەرەوە من هەر ئەو کاتە زەواجی نەکردووە وتی من ئەتوانم لە هەموو شوون دانیشم باوکم وەک بێن و مەناڵەکە لە یەک جوور بوو ئێمە لە یەک جوور ژیانەمان کرد مەکتەبێکی زۆر گەورە هەبوو تقریبا ئەتوانم بڵێم 1000 کتێبی ئەدەبی هەبوو کتێبی عالەمی شکسپیر من تەمەنی پۆلی یەک بووم من چیخۆفم خوێندووە تەمەنی یەک بووم یعنی پۆلی یەک یعنی زۆر بچووکم و 6 ساڵی 7 ساڵی من شکسپیرم خوێندووە کاردانەوەی ئەو زیاتر طبعا بەتیبار تلفزیۆن نەبوو هیچ نەبوو يعني کاتی هەژاری کاتی فەقیری بوو تێگە فمەجبورە لە دەروەژی ناتوانێت مەسەلەن بچە یاری بکە چونکە ئێمە لە قاسوم و منطقەیەکی شاغانی یعنی منطقەیەکی جەبەلی بوو دایکم ئەترسم تاقانە ئەمەترسە لەسەر بەردەوام لەبەر ئەو کتێبی زۆر بوو ئیجا لەو کتێبە ممکن هشت گزمانی عەرەبیم زۆر باش بێ لە تەمەنێکی بچوو دوای گەشتە مەرحەلەکی نەخێر من ناتوانم مەسەلەی خوێندن بەش ناکە
من سێ خوشکم هەبوو ئەو کاتە سێ خوشکەکەم داینم لە پێش من مەسرحیکە دروستەکەم شانەوەکە تەمسیلەکەم بە زمانە من مەلکم و من جوندیمم من وەزیرم هەموو یان هەموو ئەکتەرەکان منم باشە بەلکو لەو دەست پێ کردەوە مەسەلەی شعر و نووسین و یعنی زیاتر ئەوەیە زۆر باشە باسی ئەوەت کردوتت لەو سەردەما کە ئێمە فەقیر بووین هەژار بووین مەسەن تەلەڤیزیۆن نەبوو شت نەبوو من خۆم بە خوێندنەوەی کتێبەوە مەشغوڵ کردووە هەز ناکەی ئێستا مناڵەکانی ئێمە لەم سەردەمایە مناڵی خۆمان زەرێکی گەورەمان لێیاوم ببوونی ئەم سوسیال میدیا و ئەم تەکنەلۆژیایە لە کتێب خۆمان لە کتێب دوورکەوی تونێتەوە ئەنجاوەرە مناڵەکانمان من ئەڵێم هەر کاتێکی کاتی خۆی هەیە یعنی هەر عەسرێکی هەر وارێکی کاتی خۆی هەیە لەو کاتێک سوسیال میدیا هەبا من و تۆ ئێستا سوسیال میدیا ئەو کاتمان هەبوو یعنی هەر کاتی خۆی کاتێکی لەسەر ینی ئەگوێژ یان لەگەل ئەو عەسرە ئەڕواتە جێگە ببوو ڕزمانەکەم سۆرای تۆزەگی کێشەمان نییە مەزبوط نییە زیاتر من ئەڵێم ئێستا دوای مەسەڵەن 10 ساڵ 20 ساڵێتر ممکن سەردەمێکی تر بێت ئەو سەردەمە جیاوازی لەو سەردەمە ئەو کاتە ئێمە ڕانایەن ڕاستە ئێمە دوور کەوتن لە کتێب ڕاستەکە بەڵام ئێستا لە سوسیال میدیا کتێبی زۆر یعنی بالعکس ئەمە ئەتوانم بڵێم ئەوەی حەزی لە کتێبە سوسیال میدیا دەرگێکی گەورە بۆی کراوەتەوە چونکە دوای من تا کتێبێکی بدۆزیمەوە ئەتوانم 10 جارە سەردانی مەکتەبەکە بگەم تا ببینم بەڵام نەخێر ئێستا تۆ PDF ئەتوانی یەکسەر داونلۆدکەوە بخوێنێ ئەمە جیاوازە ئەگەر مەبەستت بێ ئەگەر مەبەستی بێ طبعا بۆ زیاتر دوور کەوتن من یعنی ئەو کاتە خەونم یارەیەکی بچووک لەبەر دەستم سیارەکی ئێستا کوڕەکە مەسەلەن یەک گونیەکی گەورەی سیارە لە ماڵەوە هەیە ئەمە جیاوازە ئەو کاتە ئاوا بوو ئەو کاتە هەجاری نەت لەسەر بوو هەژاری لە سووریا هەموو بوو یعنی حەچی کورد لە سووریا هەبوو زۆر کەم بۆ ئەوەی کەسی دەوڵەمەند چونکە ئێمە مەسەلەی زوڵم یعنی زوڵم کراوە لە هەردوو ئاڵیە ئەم یەکەم دووەم لێرەش بە هەماشەوە طبعا ئەو کاتەژی وا بوو کاتە لێرەژی وا بوو کاتە سەردەمی شۆڕش بوو تێگە شۆڕشی مەسەلەن مەڵە مستەفا بەرزانی شۆڕشی ئەیلو شۆڕشی گولان ئێمە زۆر تەئسیر بوون بەو شۆڕشانە لەبەر ئەوە ئێمە یعنی زوڵمان کراوە زوڵمێکی سیاسیمان کراوە لەو بەرکاتە تێگە چونکە ئێمە پشتوانی ئەو شۆڕشانە بوو بۆەوە مەسەلەن ئەو کاتە ئەو سەردەمە وا بوو ئەم سەردەمە جیاوازە ئێستا من حەزەکەم تشتێ من برسی بووم لە بچوو بوو بدم بە مناڵەکەم با برسی نەبن با هەموو شت لەبەر دەستەوان ممکن کەسێکی بێت بۆ مەڵای غەڵەتە ممکن واردە ممکن بڵێ غەڵەتە هەموو شت بۆی تەمینەکە بەڵام ئەمە کاری من نییە من بەحسی اجتیماعی نیم کاری بەحسیە بەڵام من وەکو خۆم وەکو باوکی سێریەکەم ئەڵێم تشتێکی من کەم بوومە حرمان بوومە لە بچوو بوو با ئەو کەم نەبن لەو مۆزوع زۆر ڕاستە خوا بۆ یەکتان بێڵێ ئینشەڵا ستێلا گیانزەم ستێلا بەمانای چییە یعنی چی يعني وەکو ئەستێرەیە ئەستێرە ماشەڵا خۆشە دەر ئەستێرەی کێم ناوە خۆشی لێ ناویت باوکم باوکت هەر بۆ مەبەستە کاک شیار ئەو ناوە لێ ناوە ببێ بە ئەستێرە طبعا ستێلا بەتایبەت ئەتوانم بڵێ هەسارەیە هەسارە کەوکەبی یعنی هەسارە زیاترەوە من حەزەکەم ببە بە کەوکەبێکی گەورە ئەوە تا لێسەوە هەوڵی بۆی شەڵە هەرواشە و ڕەنجەکەت بەزایە ناچێت بزانام ئەمڕۆ چیمان پێشکەشەکە خاتو ستێلا گۆرانی باشە چ گۆرانێکمان پێشکەشەکەیت جانێ و تەسکوشتم باشە یەکەم گۆرانی چیمان پێشکەشەکەی پێمە دا باشە ئامادەن زۆر باش
خۆش بێ ستێلا تۆ پێشەوە بەرنامەکە دەست پێکەین باشتر گۆرانیەکەتەوە شەرمەکە ئێستا نا ئەی بۆچی نەدوت بوتن تۆزە زیاترەوت پێش پرۆگرام زیاتر ئاوا بە کەیف و هین بوویت وا بوو بابو وایە ینی زانیم کە شەرمەکەی نا. هیچ شەرمی ناوێت گۆرە ئەم جارە بزانام گۆرانێکی خۆشترمان پێشکەشکە دەستە باش. خۆش بە زۆر خۆشە من زۆرم حەزم گۆرانیە زانی ئەزانم چۆنە زانی لە ئەوەڵاوتە لە بەرتا دەست خۆش گۆرانێکی زۆر جوانە کاک شیار پێشەوە باسمان کرد کە تۆ لە سێ بواری زۆر جیاواز کار ئەەکەی بزانام چۆن فریای ئەم سێ ئیشە ئەەکەویت بە حکم ئەوەی کە بەوتە داوامی ڕاگەاندنکاری خاوەنی دوو مناڵی جوانی خێزانێکی جوانت هەیە بزانام چۆن فریای ئەم کارانە دەکەیت چۆن دابشیانەکەی زیاتر کاتەکاتن بە کامیان ئەبەخشیت طبعا تو بحثی خێزان دار کرد خێزانم زۆر پشتوانی منەکە پشتوانی ئەو مۆزوعەکە ئەڵێ تو خۆی ئەڵێ من ڕۆژێکی لە ڕۆژە بەریاردام شوو بکەم زەواژەکە بە تون کەسێکی تایبەتە یعنی ئەو پشتوانی تا ئێستا ماوەمە 10 ساڵ ئێمە زیاتر لە 10 ساڵ زەواژمان کردووە تا ئێستا پشتوانی منەکە زۆر سپاس اینجا مەسلەی فریاکە و نازانم خۆی پێتاڵێ مەسلەی موزیکار و شار مەسلەی مەوهیبەیە سەلیقەیە تێگە ئەمە نازانە جارجار سعات دی شەو من لە موزیک لێدم جارجار من و دراوسم شەرمە لەسەر مۆسیقای موزیکی ئەوە کاتە مەسلەی موزیک و مەسلەی شار ئلهامە سەلیقەیە تو ناتوانێت بکە لە ناو قالب تێگە کاتی دیار نییە بالضبط کاتی دیار نییە یعنی من ئەتوانم لە کاتی مەسەنە خەلک لە شاهین و هەڵپەرکەی من ئەو کاتە معاناتەکەم یعنی ئەوە تایبەتە بە کەسی هەستە یعنی مۆزوعی هەستە مەسلەی میدیەکارژی مەسلەی وەکو ڕۆژنەمانووسنا پشتوانیم زۆرەکە یعنی شتێکی بنووسینم ئامادەکاری بۆ شتێکێکم بەردەوام جەوەکی لە ماڵەوە ئارامە جەوەکی هدوءتی هەیە تێک بێدەنگیتی هەیە ئەو چ کارێکە کا خێزانت ئەو خریژی مەحەدێکی سوێدیە تایبەتە بە مەسلەی ئیغاسەیە بەڵام بەداخەوە من چۆنگەم ئێستا نەقلمان کرد لە ئێمە هاتن پێش 10 ساڵە زیاتر لە 10 ساڵ مەسلەی دارایی وەضعی دارایی دوای مەسەلەن دایک من پێتاڵم تاقانامەیە دایک من لای منە لای منەژی فخزمەتی دایک ناکەن یعنی ئێستا کاری ئەوە خزمەتی دایک ناکە دەستی خۆش بەکارێکی زۆر زۆر خۆی طموحی هەیە بۆ ئیش بەڵام جارجار تشتین هەیە ناچارن ظروفن یعنی پەیوەندی بە کەس نییە هەنێ کات هەنێ زوروڤێتە پێشیان لە دەست تۆیان نییە بالضبط ناشتوانی مەسەلەوانێ بەرنامەش بۆ دانابێ بەڵام شتێک یێتە پێشەوە بەرنامەکە ئەوە نابێت کە تۆ ئەتەوێت ژیانی هاوسەرگیری شاهەنێشە دێتە پێشەوەلانێ قەت تۆ ئەو خەونێکی لای هەیە وەکو خێزانم خەونێکی لای هەیە گە بە بە شیفێکی گەورە خۆ خواردنێکی زۆر خۆشە زۆر باشە خواردنێکی تایبەت دروستەکە زۆرە ئەڵێ منشاڵە یعنی کاتەکە بڕوات کات کەس نازانێت چۆن ئەگوەڕی ینی لەو کاتا توانێت مەسەلەن شتێکی بۆ خۆ دروستکە خۆی تایبەت یعنی بۆ زۆر بیرۆکەیەکی باش هیوادارم چۆن ئەو یارمەتیدەری توێ تۆش من تا کوتایژی پشتوانیەکەم تا کوتایژی لەگەڵ منە خوا بۆ یەکتان بێڵە ئیشەڵا باسی ئەومان کرد کە تۆ شاعریشی دووە هەنراوە ئەنووسیت بەس ئەم دیوانە شعریەت هەیە وەکو طبع بەڵێ يعني وەکو طبع کراوە بەڵێ ئەمە طبعی دووەمە طبعی یەکەم لە سووریا طبع کراوە باشە طبعا پێتم ئێستا پرسیارە بم منەکەڵێ بۆ دووەم طبع باشە لە ناودا طبعا پرتوکێکی ئەدەبیە پەیوەندی بە سیاست نییە ببوورە بەڵام تشنەتی هەبوو دیارە ینی مراقبەی چاودێری ئەو کاتە سەردەمی ڕێژیمی باس لە سووریادا سێریەکەن مەسەلەن تشتێکی نێزیکی کوردایەتی بە نێزیکی هەستی کوردایەتی بە چەند قسیدەی لابردن لە ناودا من مەجبورم جارێکتر وەکو ئسرار یعنی وەکو تشتێکی سوور ئەکەم لەسەر مۆزوع جارێکتر بە کاملی وەکو خۆیەتی طبعمەکە ئەمە هەیە ئێستا دانێکی لە تقریبا زۆر نێزیک بۆ طبعمەکە ئەوژی پرتوکێکی بە زمانی عەربی پرتوکێکی ئامادە ئەکەم ئێستا بە زمانی کوردی بە زمانی خۆمان کرماجیدا ئەجا نازانم گوتبێن ئەمە وتت بە زمانی عەرەبیە مەسەلەن یەکێک نەبوو بە حکمەوەی کە لێرە چاپت کردووە مەسەلەن یارمەتی دەرت بێ شعرەکانی جوانن مەسەلەن بتوانی وەریگەڕێتی سەر زمانی کوردی یەکێک ضدی ئەو فکرەمە ضدی ئەو فکرێک بۆ ئۆرگەنان شعرەکە ئەکوژێت کاملی ئەکوژێ ڕەحت تێ نامینێ ئەبێ تەرم تێگێ من کتێب تەرجەمە ئەکە
کتێبێکی مەسەن فلسفی تەرجەمە ئەکەی ڕاستە زانیاریتی هەیە من ئەتوانم ئەو زانیاری وەرەگرم باشە کتێبێکی علمی زانستی تەرجەمە بکە زۆر باشە ئەوە سوودە خەڵک سوودی لێ وەرەگرن بەڵام تو تێ شانۆ یان ئەدەب یان شعر تو ئەو کتێبەکە ئەکە بەتەرم تێگەیەک تەواو ئەبە بەتەرم چونکە هەسی تێنامینە شعر ینی هەستە هەڵبەست ینی هەستە تێ هەستی پێ نەکە تا چەند ڕادەیەکی تو مەسەلەن چەند مەسەلەن خوشکی تو هەبن نزیکی خوشکی تووە حتى جوت بن تۆم بن بەڵام هەری کەسێکی هەستێکی خۆی تایبەتی هەیە ئەمە ناتوانێت وەکو پەنجەمۆرە ناتوانێت دووبارە ئەبێتەوە زۆر کەس هەیە باز لەوە کاکە ئەڵە وەرگێڕان بڵێن ئەو دەقە ئەکوژێ ڕۆحەتی ئەو ئیشە ئەکوژێت ئەم بەرهەمەی کە بەڕێگەوە بەتەمای ئەوە هەردووکیان زمانی عەرەبی یەک زمانی عەرەبی یەک زمانی کورمانجی طبعا ئەم پرتوکە حب و حەطەب نازام خۆشەویستی و دار نازام ئەتوانێت تەرجەمەی زیاتر بۆم بکە بۆ پێش ئەو وتمان وتی خەڵوز نییە و پێش ئەوەی ببێ بە خەڵوز پێش بێ بە خەڵوز بەڵڵەبەت یانێ ئەتوانێت بڵێت داری سوتاوە خۆشەویستی طبعا لطيف هەلمەت شاعری کوردستانی مقدمەیەکی بۆم داناوە بۆ ئەو زۆر باشە زۆر باشە طبعا یارمەتیم زۆرم کرد ئەو کەسێکی تر لێرە یارمەتیم کرد بۆ ئەم طبعا ئەوە بەلەحرە دوو کەس زیاتر یارمەتیم کرد هەر شاعرێکی هەڵبەستبانە خەڵکی سلێمانیە یا مولکیە دکتۆرە سەلوە یا مولکی یا ئەو شاعرەیە یارمەتیم کرد بۆ چاپکردن کەسێکی تر هەیە بە ناوی محەممەد صالح بەرزەنجی ئەو کەسێکی زۆر تایبەتە یارمەتیم کرد وەکو مەسلەی حتا گەشتی مەسلەی مادی یارمەتیم کە ئەتوانم تەبەکەم زۆر باشە باش ئەمە ناوەڕۆکەکەی زیاتر لە خۆشەویستیە ئەتوانم بڵێم لە خۆشەویستی تا ناخۆشەویستی و لە ناخۆشەویستی بگەرێتە جارێکتر خۆشەویستی یعنی هەردووکان ئەتوانم بڵێم پۆزەتیڤ و نگاتیڤ تەیە سەلبی و ئیجابی تەیە هەردووکانە بەسم لەوە بوو کە بۆچی کە زیاتر بابەتەکان ئەگەر خۆشەویستی بێ بۆچی مەسەرەن لەوێ لە سووریا کتێبەکە هەنێ شعری لێ دەرهات پێتاڵێم دیارە چاودێری ئەو بەعاز هەستێکن حسێکی کوردی تێ هەیە یعنی تۆ من لە کوردستان ژیام کوردستانی سووریامە من لە باوک و باپیر و باپیرم کووردە تشتێکی بنووسینم تەکیدە دڵنیایە بە لاوەعی بە تشتێکی بەدەستی نییە بە سەلیقە تشتی کوردی تە هەستی تۆ کوردی تێتە ناو ئەم هەستی کوردی لە ئێوان قەدەغەیە یعنی من جارجار تشنە هەنە نەنووسینن ناتو بەحسی کوردستانەکە هەنێ جاریش بە کوردستانی خۆشەویستیە یعنی من بەحسی کوردستانەکەم دڵنیابەت تشتێکی بتایبەتە بە منە من خۆشەوێن کوردستان لێرە هەبە ئێستا بۆ وای من پێتاڵێم ئێمە زۆر متعلق بووم بە وەکو هەرێم وەکو تەجروبەی دیموکراتیەکی تازە ئێمە خەون بوو لایمە بێن بۆ کوردستان و ئێستا لێرە ئەژیم یاری زۆر ڕاستە ئەتوانی پارچەی شەعرمان پێشکەشکی بە کوردی یان بە عەرەبی ئەگەر ئەتوانی بە کوردی من ئەتوانم لەوەی ئامادەم کردووە بە کوردی ئەتوانم ئێستا لەماژی بە عەرەبی بێتم کام هەڵبژێرم من لە خزمەت بەدڵی خۆت ئێمە کێشەمان نییە گەر بە کوردیەکە بە ئێستەکەیم باشترە دەبێ بناوێتە مدل چنین بە هەردوو چاوێ تەیشین ما ئەس کوشتم لێ یارێ وان کەنێ تەی شێرین تو گولەک بهلم و بین من بینکیریز بوومە دین تژمر بوویە گول و ژین تا ئاگردانی سەربرین پر لەوێ دنیێ زگەریم وەکتە قەت نەدی بناوێتەم دلچنین بە هەردوو چاوێ تێشین طبعا قەسیدە زۆر گەورەیە ئەوە لە بەر من کردووە ئێستا ئەجا زۆر خۆش بوو ستێلا سێرێکی منیشی کردی بزانم چاویشینە کە تۆ چاوشین وا بوو ستێلا سێرێکی منی گەوتی بزانم چاویشینە ئەتوان پەرچەیەکی بە عەرەبیشی بێژم ئەگەر پێت خۆشە حەزەکەی بۆ دواتر ئەگەر هین بوو کاتمە لە کاتەکانی ترە پارچەیەکیش لە عەرەبیەکەمان پێشکەش بکە کاک شیار چۆن بوو پێت خۆش بوو مناڵەکانی شت هەمان ڕێچکەی تۆ بگرن هەر خات و ستێلا ئەو ڕچکەی تۆی گرتۆ و لە ناوکاری هونەریە یاخود کوڕەکەشت جۆ بکرا مەسەلەی من پێتاڵێم من پێتاڵێم تشتی ئێمە هەموو بچوو بوون ئەو کاتە سەردەمی ئێمە شت وەکو ئێستا نەبوو مەحرومی زۆر شتە ئێمە هەموو شت بووان ئامادە ئەکەم خۆی هەڵبژێرینە خۆی نەهەڵبژاردژی ئینسانێکی سادە دەرچی من کێشەم نییە هەر مەناڵێ منە خۆشەوێن تێگێ بەڵام مەناڵ گشت بۆی بینە لەبەر یانە لە زیاتر مەسەلەن بۆ نەمونە ئێستا ستێلا کردمە بە پەیمانگەیەکی موزیک فێری موزیکی فێری پیانۆە بە کیبۆرد باش من بۆیە کیبۆردم هێنا کردم بەو پەیمانگە خۆی حەزیەکە ئەتوانێت بەردەوام بە حەز ناکە من واژ بێ خۆم کرد وەکو بەرپرسم منم کرد شتێ خۆم کرد بەڵام خۆی
ئەوە لەسەر ئەو ئەمینە سەر مەناڵەکە ئەمینە من کە بەردەوام بە یاخود بەردەوام کوڕەکەم یعنی ئەڵێ من حەزەکەم ببم بە فوتبۆل لە فوتبۆلی یاریزانێکی فوتبۆلی ئەو حەزی لەوەیە کتەوە حەزی لەیە تو مەجای بدە ممکن سەر نەکەوە ممکن سەرەکەوە بەڵام کێشەی نییە تو بەس پشتوانی بکە ڕێگە بدە لەبەر تێگە ئەو کاتە تو شانسی خۆیە تو حەزی خۆیانەیە کەس ئەو کەس یان سەر ئەکەوە یان سەر ناکەوە ئێستێلا گیان لە پۆلی چەنی تۆ دەچوو بۆ پۆلی 5 دەرچی بۆ پۆلی 5 خوێندنەکەی ئێستێلا بە عەرەبیە بەس ئێوە کرد کە ئێستا بە عەرەبیە پێشتر 3 ساڵ لە مەکتەبی سلێمانی خوێندووە بەڵام من پێتاڵێم نەقلم کرد بۆ مەکتەبێکی بە زمانی عەرەبی مەکتەبی تایبەتە بە کوردی سووریایی باشە ئێستا پرسیارێکی بۆ واللهی من حەز ناکەم یعنی حتا گرۆشتم لای مدیرەکە مدیری مەکتەبی ئەحمەدی خانی نزیکی ماڵیەوەمە پێم وتم بەداخەوە خێزانم لەگەل من گری بۆچی یعنی مدیرەکە پرسیارکە بۆچی ئەگری وتی بەداخەوە من ناتوانم بهێنم بە کوردی بخوینە یعنی بە تایبەتی سۆرانی زمانی سۆرانی تی باشە بۆ یعنی وتم والله جارجار ئەچم لە یعنی جووری خوێندن بۆیان دروستم کردووە ئەت سێری یەکەم ئەگری بابا بۆ ئەگری ئەڵێ من تلێ تێناگەم یعنی لە ئێمە مەسەلەن لە ماڵەوە بە زمانی کرمانجی قساکە ڕاستە ئێمە لێرە ئەژین و بە سۆرانی قساکن تێکەڵان بەڵام هەر لە ماڵی خۆم يعني يكسر لا شو بزماني دايق قصة بالتأكيد خزانش أو شتى تايبت بخويها إجا تولق لقى قصة مثلا جيشت مرحلة من نات وأنا من قل صعيبك يعني بونا نمونة كيش بيتعلم يعني روكي بيبوري يعني النباتات اللاوعية بعربي يعني نازم من عربي أتوانا مشرحك بلام بكردي والله نازم شرحك يعني ما بدسي مني من بيتعلم شو جي إيميل لمكتب بعربي تا جامعة تواكد تازان كوتش هو تواكد بزماني عربية وكو يعني تشتكي بدسي إيمانية بداخوة من حسناكم وابا بلام بدسي منية من كتاب كلتوري مخدوة كتابي ثقافي مخدوة كردين أبو بس معني عربي بداخوة كإما كردام هميشه بدس أو رجعنا من عنصري نيم لموضوع عربي بلام زماني دايك تبر يعني زماني دايك هلا مو شونه استلوالاتي ألمانيا على زماني دايك تايبت بدايك يعني بو ولاته بتشلا أمريكا هوايا بتشلا مو شون زماني دايك دبي بارزجار دبي محافظة لسربكة بەڵام ئێمە بەداخەوە ئێمە لاین نەبوو بێکەس بوون بەداخەوە ئێمە کورد هەمیشە بەدەست ئەو ڕژێمە دیکتاتۆرانەوە یەک لە دوای یەک چەوسێنراینێتەوە بەڵام ئێستا سوپاس بخوا زۆر باشین لەخوا بە زیابێ ئیشەڵا ستێلاگیانش تەمەنێکی کەمی هەیە بۆ ئێستاش کوردەکەشی زۆر باشە کە قسە ئەکا سۆرانیەکەی زۆر باشە وردە وردە باشتریش ئەبێت وردە وردە تۆش ئێوەش بەدەست خۆتان نەبوو ئاماژەت پێکرد ئیتر ئەو ژیانە بۆکە بەدەست خۆمان نەبوو خۆمان دیاریمان من لە ماڵە کرمانجی قساکەم باشە لە شوونی ئیش لە شوونی کار بە سۆرانی قساکەم ئیشەکەم عەرەبیە ئیجا یعنی نازانم چۆن تێکەڵ بووە هەرچێکم تێکەڵەوە تێگە بەس بوونی زمانێکی تریش زانینی زمانێکی تریش لە هەنێک کاتە خاستن بۆ ڕاگەاندن کارێکی زۆر باشە پێم خۆشە ئەگەر بتوانن گۆرانێکی ترمان پێشکەش بکەن بزانین ئێستا خاتو ستێلاژ لەگەڵ تۆ گۆرانیە ئەم گۆرانیە هیکەیە چیە پێما خۆش طبعا ئێستاوە پێشتر مانگۆن ئەوەی نسرینەوەی جوان حاجۆیە طبعا بەشێکی لە فلکلۆرتی هەیە جوان حاجۆ تۆزێکی لە فلکلۆر گرتەوە دووبارەی کردووە بە تەوزیعێکی تازە ئەماژی تایبەتە بە جوان حاجۆ هەر لە مەنطقەی خۆی قامشلۆیە هەنێک کات ئەو گۆرانیانەی جوان حاجۆ هەنێک گۆرانی بێژی تریش وتویانەتەوە ئەم یعنی زیاتر بەرهەمی جوان حاجۆ من ئەتوانم بڵێم ببوورە لەو قسەژی دزراوە چونکە زۆر بەرهەمی هەیە خەڵک بە و کەسی تر ئەیناسی ئەو بەرهەمە طبعا ئەمە معاناتی هەموو هونەرمەندەکانی هونەرمەندەکانی خاستن ئەگەر کوردیش بیت کوردبژی اینجا زیاترە دووبلە اینجا قوتابخانە بە خەڵک لێ عاجزن و کەسێکی قوتابخانە بە لە مەسەلەی هونەری موزیک مەجبورە خەڵک لێ وەرەگرن چونکە قوتابخانە وایە قوتابخانە وەکو کانیە تێگە هەموو شت کەس ئەتوانی لێ وەرەگرن بەڵام دەبێ بڵێ فلان کەسە ئەم گۆرانی بەتەکید ینی مافی کەسەکەش نەخورێ بەتەکید باش.
گیان بزانم تۆ چۆن فێری ئەم گۆرانیانە بووی بە تایبەت گۆرانیانە بۆ تەمەنەکەی ئەم ئەستەکەم زۆر قورس بووە فۆلکلۆریشە دیارە لە ماڵەوە کەشێکی زۆر هونەریتان هەیە ئێستا من زۆر حەزم لە گۆرانی بوو لە بچووکی باشە باوکم تۆزێکی یان برەتی کرد ئێستا گۆڕانی زۆر يعني باشە ئەتوانی بڵێن من گۆرانی ناڵێم لە ماڵەوە بچوو بوو تەوان مناڵە دەوری تووە جارجار تشنە هەنن پەیوەندی بە میوزیکە پەیوەندی بە هارمۆنیکی میوزیکە پەیوەندی بە تونی میوزیکە لە من وەرگرتووە سەدەی سەد یعنی بە غەڵەت و بەڕاست یعنی بە تشتی ڕاستی و بە تشتی هەڵات هەردووکان وەرگرتووە ئەڵێ کۆپی پێست بووە دووبارەکە چونکە مناڵ وایە تەقلیدەکە لە منە باش شتەکان وەرەگرێ بە باش و خراپ وەرەگرێ بە تاکید ستێلا گەم هەر بەم زمانی خۆمان ینی بە کوردی ئەتوانی گۆرانی بڵێ یاخود بە زمانەکانی دیکە هیچ گوێبیستی ئەبێت و ئەتوانی گۆرانی بڵێ پێت خۆشە هەموو لە هەموو ناتوانانی بە زمانی عەرەبیش باشە عەرەبی زمانی ئینگلیزیە هەموو زمان دە پێمان خۆشە ئەگەر ئامادەکاریتان بۆ کردبێت لە زمانەکانی تریش شتێکمان پێشکەش بکەی بزانین ئەگەر ئامادەکاریتان بۆ کردۆ پێتان خۆش بێت باش ورمش عينيك الحلوين دلالي دلالي صار بقلبي سكاكين حلوة ومدللة أمي قومي اطلبيها دلالي دلالي كل مشي هادي اللولة حلوة ومدللة من بين العالم كله دلالي دلالي كل حبينا وردينا حلوة ومدللة بين العالم كله دلالي دلالي ستيلا كل حبينا حلوة ومدللة أبونا مناكي زماني عربي يعني أبونا مناكي بتشوكا دەست خۆش کوڕەکە هیچ تااقەتی گۆرانی وتنی ینی کە ئەوە ئەو ئەم جەوە خۆشە دروستەکەن بەڵام ینی چۆنە خۆی تا ئێستا خۆی اکتشافی نەکردووە یان تا ئێستا یەکلایی نەبووتەوە حەزی لە فوتبۆڵە حەزی لە گێمینگە حەزی لە پلەیستێشنە تەمەنی 6 ساڵە منیش کوڕەکەی من ئەوەیە 8 ساڵە ئەویش وەکو تۆڵی حەزی لە تۆپێنە دەمێ حەزی لە گەیمینە دەمێ حەزی لە فۆتۆگرافیە ینی جارێ خۆی یەکلایی نەکرد تەمەنەکەشی کەمە وە لە ئێستا ینی سپاس بەخوا دایک و باوکی ئێستا زۆر زیاتر ڕۆشنبیرن ینی مناڵەکانی ئەکەن کە حەزیان لە چ شتێکە خۆیان لە چ شتێکە ئابینەوە بۆیە سەرکەوتوو بن هەردووکیان ئیشەڵڵا کاکشیار چۆن فێری مۆسیقا بوویت چونکە مۆسیقا بەڕاستی ئامێرێکی ینی مینێکی کورسە شتێکی زۆر خۆشە لەم فێربوونی میوزیک بەردەوام کەسی بۆم پرسیارەکە تا ئێستا مەسەلەن بە تایبەتی وەڵامەکە نەدام باشە هەر ئامێرەش ئەزانی بژەنی طبعا من ئەم ئامێرە زیاتر لە ئامێرە ئەزانم ئەمە یەکەم بەغلەمەیە سازی کوردی تورکیە بەڵام من ئێستا مەسەلەن کەمەنجەم هەبوو لە ماڵەوە لە کاتە لەو سەردەما ئێستا کیبۆردم لە ماڵە هەیە عودم هەیە جنبشم هەیە ئەمە هەموو ئەزانم لێدم ئالاتی وەتەری بەتایبەت ئەو پیانۆش زیاکە بۆ گروپەکەتان
تۆ بەحسی کرد چۆن فێری موزیک بوو لێرە نەورۆز ئەو کاتە مەسەلەن سەردەمی ئێرە کوردستاندا هەرێمی کوردستان نەورۆز شاهیە خەڵکە چەند سەیران خەڵکە چەند دەرەوە لای ئێمە وانە بوو لای ئێمە پارتی کوردی مەسەلەن تقریبا 10 پارتی کوردی هەبوون بەش لایەکی بەشێکی لەسەر زۆربنی لەسەر بەرزانی بوون یعنی زۆربنی نێزیکی دیموکراتی و نێزیکی پارتی لێرە ئەچن بۆ سەلەن بۆ ڕۆژەی نەورۆز 21 نەورۆز 21 ئادار ئێمە ئەچن شوونێکی شانۆیەکی دروستەکەن لە شوونێکی نێزیکی خۆمانە طبیعیە ئەتوانێت بڵێن زیاتر تابعێکی سیاسی خۆی یعنی مەسەلەن وەڵامی ئەو پارتیە دژی ئەو باسە دژی ئەو ڕێژیمە دوای مەسەلەن شانۆ دروستەکەن فلکلۆر دروستەکەن مەسەلەن هەڵپەرکەی فلکلۆری بەڵام بە تشتێکی منەظەم حزب خەڵکیژی کۆ ئەبن لە دوای ئەو شانەوە نۆڕۆزەکە ئاواڕوات یعنی وەڵامی سیاسی تیا بوو زیاتر لە وەڵامێکی یعنی ئەتوانم بۆ لێ فرسەت بوو بۆ کورد ئەو ڕۆژە بەتەنی ئازاد بوون ئێمە بەڵام بەداخەوە ئێمە بگەرم بۆ ماڵەوە بە تایبەتی من هەر ئەگەرم نەورۆز 21 نەورۆز شەو من شەو لای فرای ئەمنی بووم قەتعاً یعنی دەبێت ببم بۆ ئەو بەر حازرم یعنی جلەکەم حازرە ئەزانم دێن یعنی نانە ئەزانم دێن ئەمزانە ئەمنەکە ڕۆژ لە کاتێکی 97 وەڵا لە بیرم نەما ئێمە فرقم حازر کردووە هەموو شت حازرە تەواو برۆڤە کاملمان کردووە عازفێکی من سازم هەبوو من خۆم دەربێ فرقە بووم دەربێ کۆم بووم عازفەکەم ڕای کرد لە ترسە ڕای کرد ڕۆشتە بۆ لەبنان سێ ڕۆژ چار ڕۆژە نازان 5 ڕۆژ مابوو بۆ نەورۆز یانێ هیچ نەمابوو 20 تقریبا 16 نەورۆز و ڕای کرد ڕۆشتم بۆ مەسەلەن ئەوەی کەسی سازکارن کەسی ئەتوانن لە ساز لێدن هەموو مەحجوزن یعنی ئەوەی کەسی لەگەڵ کەسی تر دەچووە چەند گەڕامە نەمدۆزیوە طبعا هەلپەرکەی لێمە هەیە پرۆگرام هەیە دەبێ ئەو پرۆگرامەکە بڕۆ شەو ڕۆژ لەگەڵ تقریبا 5 ڕۆژە 4 ڕۆژ ئاوە سازەکەم گرتم و تێن دەبێ ئەو گۆڕانی ئێمە 4 گۆڕانی هەلپەرکەیمان هەبوو دەبێ ئەو گۆڕانی پێشکەش بکەم تەواو دەبێ فێر بم ئەو 4 ڕۆژە هیچ لێ نەئەزانی قەت ناتوان ناڵێم بووم بە ئۆستا بووم بە عازفێکی تەواو بەڵام ئەتوانی نەورۆزەکە بەرێخم یعنی نەورۆزەکە ڕۆی دەرباز بوو بەو 4 گۆڕانیە یعنی لە سەرەی سەدی هەفتە من باش بوو ئەو کاتە زۆر باش 4-5 ڕۆژ یعنی تۆ فێری ئەمریکی مەبەشبوور یعنی مەجبورە شەو ڕۆژها ئەخەوم ئامێزی منە هەڵاسم هەر سازەکە لە ئامێزی منە ئەوە کاکشیار هەمیشە ئەو کەسانی کە بڵێ مۆزیسیانن پێویستیان بە ئەپدەیتە مەسەلەن تازەگەری بکەن لەو کاری مۆسیقیەکەیە مەسەلەن تو هەر لەو کاتەوە کە فێر بوویت هەر لەسەر ئەم ڕێتمە ڕۆشت و یاخود دەوراتی ترت بینیوە خۆت ئەپدەیت کردوێتەوە لە کاری مۆسیقیەکەتە ئەپدێت چۆنە بە ئەپدێت تێکەڵبوونە ئەپدێت ئەچ برۆڤە لەگەر کەسێکی ترەکە من فێری سەماعی بوومە فێری ئەو سازە یعنی بە تشتێکی نۆتە نییە وەکو نۆتە ئەخوێنم بەڵام طبعا بەداخەوە کات نەبوو یعنی کاتەکەم یان لە خوێندن بوو یان کاتەکەم لە ئیش بوو یعنی من لە بیرمە شەوی امتحانی زانکۆ بوو من لە ئیش بوو خەڵک لە خوێندنن و خەڵک لە دەروە ئەخوێنن و لە تشتی تایبەتی ئەخوێنن من لە ئیش بوو یعنی مەسەلەی تۆزێکی مەسەلەی مادی ینی کارگەریکی زۆر گەورە بوو لەسەر بەڵام وەکو ئەپدێت نەخێر ئێمە بەردەوام لەگەڵ گۆرانیە تازەنە بەردەوام تێکەلی خەڵکی تازاکەن لێرە لە ناو سلێمانیدا زۆر بێ هۆنەرمەندم تێکەڵم لەگەڵ ئێوانە زۆربنی هۆنەرمەندی سلێمانی من تێکەڵم مەسەلا حتا یعنی مەرحەلەی بگێ مەرحەلە ئەنۆ ڕۆشتمە لە ستودیۆم تۆمارم کردووە برادری من زۆرن لەو وەسەتە ئەو وەسەتە یعنی برادری زۆرن و تێکەڵی خەڵکی ترابێ تۆ ئەپدێتی لا یعنی هوردە ئەمە شتێکی سەرەتەیە زۆر باشە باسی مۆسیقامان کرد پێم خۆشە باسێکی کاری ڕاگەیاندنەکەت بکەیت بزانم ئێستا لە چ شوێنە کارەکەی لە چەند شوێنی دیکە کارت کردووە و کاری ڕاگەیاندن کارێکی فراوانە ئێستا وەک چی تۆ لە کاری ڕاگەیاندنایی پیشەکەت چییە وەک چی من ئێستا پێیانێرم باشە پێیانێرم لەگەڵ کەناڵی زاگرۆسم پێیانێر تقریبا 4 ساڵم پێیانێری سلێمانی لە زاگرۆسم زۆر باشە لێرە ناو سلێمانی پێشتر ئیشم زۆرم کردووە لە سووریا بژی و لێرە لە سووریا بە ناوکی مستعانم زۆر من ئیشم کردووە چۆنکە ئێمە ناتوانم بە ناوی خۆیم صریح بنووسینە یەکسەر ئەگیرن یەکسەر زوڵمەکی لێتوەکەن بەداخەوە هاتم بۆ ئێرە شتێکی زۆر باشە کوردستان دەرگێکی کراوە بۆم یعنی دەرگەیەکی زۆر گەورە بۆم کردەوە گاتوانم بە ئیشی خۆم ڕاگەاندن بە ئازادی ئیش بکەم ئیشم کردووە زۆر لێرە لە زیاتر لە دەستگا هەر دەستگەیەکی بە عەقلێکی هەر دەستگەیەکی بە تشتێکی ترە بەڵام تا گەشتم ئێستا لە زاگرۆسم یعنی خواب زیاد تشتێکی زۆر باشێک من ئێستا لە شوونێکی هەر
لە ئیشە هەم نێزیکی مەبادئ خۆم نێزیکی فکری خۆمەتیەگە ئەوە زۆر زۆر گرنگە کە بتوانی کارەکەت من ئیشم کردووە لە شوونە من و ئەو زۆر دوورن بەڵام مەجبورم میش بکەم زۆر ناخۆشە ئەوە زۆر شتێکی ناخۆشەکە مەبادی لەگەڵ پیشەکە تا دوور بێت هەم لە پیشەکە سەرکەوتو نابی هەم لە مەبادی ئەکەش زیاتر ڕۆچیت ینی شتێکی ناخۆشە ستێلاگیان پێش پرۆگرام ئەو کرد باسی ئەوەی کرد کە تۆ یەکێک لە بەرنامەکان تا قۆناغی دووەمیش ڕۆشتووە نازانم کامتان بۆم باسەکەن چۆن بۆ بیرۆکەی ئەوەی کە نردوتە بۆ پرۆگرامە تەمەنی چەند بوو؟ تەمەنی 5 ساڵ بۆ کاتە پرۆگرامێکی کەناڵێکی بلاسینگ و لەسەر ڤۆیسی کێتسی ڤۆیسی کوردی دروستی کردووە شێوازی MBC و شێوازی ئەو تشتان بەڵام بۆ مەناڵ تایبەت بە کورد ئەو کاتە کیژانی خەیات و مامۆستا ڕۆژین لە لژنەی چی بوو گەهاتم بۆ سلێمانی ما مەسەلەی یەکەم مەرحەلە یەکەم تێست لێرە لە سلێمانی گرۆشتن لە شوونەی ئەو شوونێکی تایبەتە دروستی کردووە هەمووڵێن ینی ئەم مەناڵەوە چی بڵێ گۆرانی مەناڵ بڵێ خەڵکە سیریەکردن و مەناڵە بچووکە گرۆشتن و هاتە دەرەوە بتاقی بەدەست بوو خەڵک هەموو حەبەسا بوو ئەمە چییە بچۆنە ئەم بچکۆلە ئەم زۆر هورد بووە کاتە تێزەکە ئێستا باش بووە زۆر هورد بوو تێ چۆن ئەو وەرەقەی ئەو کەرتەکە وەرەگرتووە ئەم چانسەکە وەرەگرتووە ستێلە لەو کاتە خەڵک ئێستاژ تو مەسەلەن هاتم یەکسەر کۆنێکتی لەگەڵ تویە خەڵک کۆنێکتێکی باش لەگەڵ یەکە ئەو کاتەش بچوو بوو زمانەکە زمانەکەی بە تەواوی نییە بەو زمانەی قەلس بەو زمانەی سەقەت ئەتوانی گۆرانی بڵێت یە گۆرانێکی گەورە نەک گۆرانی مەناڵ چ گۆرانێکی وت ئەو کاتە شەمامێ بوو ئەوەی کە ئێستا شەمامێ بووکێ شەمامێ بووکێ ئەو کاتە گوتی زۆر حەزی لێ بوو بەڵام وتی تەبان ئەو کاتە ڕۆژینجی و مامۆستا کیژان خەیات و وتی بچووکە با چانسەکە بدەم تۆزێکی خەڵکی گەورەتر زۆر بچووک بوویانە یاسا 6 ساڵ بە دەبێ بەش 5 ساڵ بڵێ لە بەرنامەتایە کاکشیار بەرهەمی مناڵانی بۆ ئامادە بکەیت طبعا تاکید و ئامادەم کردووە بەڵام جارێ ئامادە نییە ئێستا عرضێکم چونکە تشتێک تایبەتە دروستەکەم زۆر باشە تشتێکی تایبەتم گۆرانی مەناڵ تایبەتە بە مەناڵ بە زمانی کوردی بە زمانی عەرەبی و بە زمانی سۆرانی تێکەڵ میکسە یعنی چونکە خۆی هەمیشە ئەم دیارەکە مناڵێکی لێ هاتووە و داهاتوێکی پشنگداریە بێ ئیشەڵا بەڵام لەگەڵ ئەوەشە خۆشەکە مناڵ تەمەنەکەی خۆی نەکوژرێت ینی تەمەنەکەی خۆی نەشێوێنێت ینی هەر مناڵێکی خۆی هەر پێویستە چەند ینی مەسەلەن لە ناخیا گەورە بێ بەڵام پێویستی بەوەیە کە مناڵێکی خۆی نەشارێتەوە ئێستا خۆی گۆرانی ئەڵێ کەلیماتی لەبەر نەکردووە بەس حەفزی کردووە نازانم وانەیە چییە من لەگەڵ تومە سەرێ سەدی 100 مەناڵ ئەبل لە کاتی خۆی بڕوات لە کاتی مەناڵی خۆی گۆرانی مەناڵ ئەڵێ یعنی گۆرانێکی مەناڵ گۆرانی ئەوە ئێستا مەسەلەن ئێستا لە ناو کۆمەڵگە چی گۆرانی هەیە خۆی لەبەر کردووە تەواو کامل بەڵام من ئێستا ئامادەکەم لە کاتی مەناڵ بوون گۆرانی مەناڵ بێژە ینی هەردووکان بە یەکۆ بن یعنی هەم مشکی هەم هەستی هەم گۆرانی تەمەنی لە تەمەنی مەناڵ ئێستا من بەرهەمێکی ئامادەکەم کرمانجیە سۆرانی لەگەڵ عەرەبی تێکەڵە میکسە ئینشاڵڵا تشتێکی نێزیک بێتە لەسەر خەت بێتە لە ئینشاڵڵا هیوادارین و پشگیریشیەکەن نەشتە بە ئێمە بکرێمە پێمان خۆشی وای سەرکەوتنی بۆ خوازیین کاکشیار من شتێکی ئەوتەم نەماوە کە بەڕێستان شتێکتان مابێت لە کۆتاییە بێڵێن وڵا کۆتایی تەواان سپاسی تلڤیزیۆنی سلێمانیەکەم لەسەر ئەم سپاس بۆ ئێوەش چانسە شتێکی زۆر خۆشە ئێمە ئەتوانن وەکو خێزانێکی کوردی بچووک ئەتوانن تشتی خۆی بدەن بەر خەڵک بەس ئەڵێ وەکو نامەیەکی بۆ هەموو خەڵک مەجال بدەن پشتیوانی مەناڵی خۆ بکەن با مەناڵێت تا سەقەت وەکو ئێمە دەرنەچن با دەرەچن تو بەرپرس بە واژبێ خۆی بکە تشتی خۆی بکە وەکو باوک وەکو دایک با دەرگێ لە بەروان هەموو کراوەتەوە ئەو خۆی هەڵبژارنێ دوای سەرەکەەوە سەرەکەەوە سەرناکەوەی خۆی تەحملی بەرپرسە نەبن من لەسەر خۆم کردم تێگە تکایە با هەموو دەرگە لە بەر مەناڵەکەتە دانەڕاستە پێم خۆشە پێش کۆتاییاتنی پرۆگرامەکە بەرهەمێکی ترمان پێشکەشکەن و منیش کۆتایی بە بەرنامەکەیان زۆر سپاس بۆ کاکشیار محەممەد کە بە ڕێزیان ئەمڕۆ وەکو ڕۆژنامەنۆز وەکو شاعیر و کۆمۆزیسیان لای ئێمە میوان بوو لەگەڵ خاتوو ستێلا کچی کە ئەویش هونەرمەندێکی پچکۆلانی ئاقڵە بۆ لای ئێمە میوان بوو تا پرۆگرامێکی تر هەر شاد بن.
شملي شملي مالك ويراني شملي ليه شملي 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 مال باب ليه شملاني شيرين شكل سرقاني مال باب ليه شملاني ليه شملي 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 مالك ويراني شملي ليه شملي 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 مالك باب ليه شملاني مالك ويراني شملي هيلينا والقنطرة مالك ويراني شملي هيلين شكل سرقاني مال باب ليه شملاني ليه شملي 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 مالك ويراني شملي ليه شملي 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 مال باب ليه شملاني شيرين شكل سرقاني مال باب ليه شملاني ليه شملي 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 مالك ويراني شملي ليه شملي 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 مال